ڕادوی دەنگی گەل دەبن. سڵاوتان لەبێ بارمەتە و کارانم هەواڵەکانی ئەمڕۆ دووشەممە 25 دیسەمبەری 2023 تان پێشکەشەکەین بیسەرمان من. کۆمیتەی گێلەن و ئاینەکانی کەجەکە لە کەسایەتی مەسیحەکانی کوردستاندا بە بۆنەی جەژنی کریسمسەوە پیرۆزبایی لە سەرجەم مەسیحەکان دەکا. لە ڕاگەنراکدا کۆمیتەی گەلان و ئاینەکانی کەجەکە ئاماژەی بۆ کردۆک و بزوتنەوەی ئازادی کورد ئێمە بڕوامان هەیە کێشەکانی کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و مرۆڤایەتی گیان قەیران و ئاڵۆزیەکان بە تێکۆشانی ئەخلاقی تێگەشتنی سیاسی و ڕێخستن دەتوانرێت چارەسەر بکرێت. لە ڕاگەنراوەکەی کۆمیتەی گەلان و ئاینەکانی کەجەکەدا ئاماژە بۆش کراوە چەند ڕۆژ دوای جەژنی کریسمس جیهان پێدەنێتە ساڵێکی نوێی زاینیەوە. هەر بۆ بۆنەوە ساڵی نوێ لە کوردستانیان و سەرجەم مرۆڤایەتی پیرۆز دەکەین، هیوادارن کە 2024 ببێتە ساڵێکی بەو جۆرە کە کێشە بنچینەکانی مرۆڤایەتی چارەسەر بکرێت. ئاماژە بۆش کراوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە مەسیحەت تێیدا سەری هەڵداوە و بە مرۆڤایەتیدا بڵاوبووە بە شەڕێکی دژوار گۆشەگیری ئەشکەنجە و هێرش لە ئاسی قڕکردندا پێدەنێتە ساڵی 2024 زاینی. ڕاشی گەیاندووە وەک بزوتنەوەی ئازادی کورد داوا لە هێزەکانی دموکراسی هێزە کۆمەڵایەتەکانی لایەنگرانی بەها مرۆڤایەتیەکان دەکەن کە بۆ ئەوی جەژنی کریسمسی ئەمساڵ و ساڵی نوێی زاینی ببێتە ساڵێکی بەو جۆرە کە تێکۆشانی باکانی دموکراسی و ئازادی تێکۆشان زیاتر پەرەی پێ بدرێت. هەرشەوی ڕابردوو مەسیحەکانی شاری سلێمانی لە مەراسیمێکدا دیلەدایکبوونی حەزرەتی مەسیحیان کردەوە و پەیامی ئاشتی و پێکەوە ژیانیان گیان. لە کڵێسای ماری یوسف کلدان لە شاری سلێمانی مەراسیمی لەدایکبوونی حەزرەتی مەسیح بەڕێوەچوو. مەراسیمەکە بە بەشداری مەسیحەکانی پارێزگای سلێمانی و سەرۆک کۆماری ڕاق و بەشێک لە پێڕەوکەرانی ئاینی ئیسلام بە نوێشکردن و نەریتی تایبەت بە مەراسیمی جەژنی مەسیح بەڕێوەچوو. هاوکات مەسیحەکانی کۆیە بەهۆی لەدایکبوونی حەسرەتی مەسیحەوە ڕێوڕسمی جەژنی کریسمس دەگەڕن و دەڵێن نزا و پاڕانەوەکانیان بۆ ئاشتی و پێکەوە ژیانی ئاشتانە لە نێوان هەموو پێکاتەکانە. پەیامان ئەوەیە ئاشتی بەرقەرار بێ لە هەموو جیهان لەو شوێنانێک کە ئێستا حالیان شەڕی و کوشتاری تایە بوەستێ. بەڕاستی ئەمە پەیامی ئێمەیە وەکو پەیامی مەسیح پەیامی ئاشتیە لە بۆ هەموو جیهان. ئێمەش هەر وەکو کریسیانەکانی ئەم شوێنە وەکو گوندی کۆیە گوندی هەرمەتە و شاری کۆیە پەیامان یەکە لەگەڵ هەموو لە گەڵانی جیهان پێکەوە بژین و بەخۆشی و شادی. هەبەکە ڕایدەگەیەنێ کە 18 داگیرکەر سزادراوە. هێزەکانی پاراستنی گەل هەبەکە ڕایگەاندووە لە دوو چالاکی جیاواز گەریلاکانیان لە دژی دەوڵەتی تورک لە زاب 18 داگیرکەری دیکەیان سزاداوە. دەڵێ لە ناو هەلومەرجی دژواری زستاندا ڕێگە بە داگیرکەران نادەن و گورزی قورس لە سوپای تورک دەوەشێنن. هێزەکانی پاراستنی گەل هەبەکە لەبارەی چالاکی گەریلاکانی ئازادی کوردستان لە دژی دەوڵەتی تورک لە زاب لە ڕاگەیەندراوێکدا باسی لەوە کردووە کە لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا لە خواکوورک و مەتینا و گورزی قورس لە نێوان گورزی قورسیان لە سوپای تورک وەشاندووە. لە ڕۆژی 23 کانونیەکەمی ئەمساڵ لە ڕۆژهەڵاتی ببورن لە ڕۆژهەڵات و ڕۆژاوای زاب دوو ئۆپراسیۆنی شۆڕژگەڕی جیاجای دژی دەوڵەتی تورک ئەنجام درراوە. ئەمەژە بۆ شکراوە لە ئەنجامی و دوو ئۆپراسیۆنی هێزەکانیان لە دژی دەوڵەتی تورک لە زابدا 18 داگیرکەر سزادراوە. باس لەوە شکراوە لە ناو هەلومەرجی دژواری زستاندا ڕێگە بە داگیرکەری نادرێ و گورزی قورس لە سوپای تورک دەوەشێنن. ئەوەش خراوەتە ڕووسەنگەرەکانی بەرخۆدان 6 جار لەلایەن دەوڵەتی تورکەوە بۆردمان کراوە. لەگەڵتان بەردەوامین. دەوڵەتی تورک ناوەندی کۆبانەی بردومان کردووە. سەر لە بەیانی ئەمڕۆ دەوڵەتی داگیرکەری تورک ناوەندی کۆبانەی بردومان کردووە. لە ئەنجامدا باس لەوە دەکرێت کە 2 کەس بریندار بووە. بە گوێرەی زانیاریەکانی دەوڵەتی تورک بە فڕۆکەی چاودێری لە ناوەندی شاری کۆبانێ کەمپینێک و جێگایەکی ڕاهێنانی ئۆتۆمبیلی بردومان کردووە. هەر بە گوێرەی زانیاریەکان لە ئەنجامی هەرشەکەدا
دوو کرێکار بریندار بوون و زیانی مادی زۆریشی لێکەوتۆتەوە. مانگرتنی زیندانیان بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلان لە 29مین ڕۆژدا بەردەوامە لە درێژەی کاروچالەکیەکانی دەوڵەتی تورک ببورن. لە درێژەی کاروچالەکیەکان بۆ ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان مانگرتنی زیندانیانی سیاسی لە تورکیا و باکووری کوردستان لە 29مین ڕۆژدا بەردەوامە. زیندانیانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستان و تورکیا لە چارچوبی هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان و چارەسەری سیاسی بۆ پرسی کورد مانگرتن لە خواردن دەستی پێکرد و چالاکیەکە لە ڕۆژی 29میندا بەردەوامە. مانگرتن لە خواردن لە 27 تشرینی دوم وەکو بەشێک لە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەستی پێکرد و وا بڕیارە تاوەکو 15 شوباتی 2024 بەردەوام بێت. ماوەی 34 مانگە گۆشەگیریی قورس لەسەر ڕێبەر ئۆجەلان هەیە بۆ تایەسە هیچ زانێرێک لەو بارەیەوە بەردەست نییە. لەو بارەی بەختیار کەریم و ڕێباز فارۆق هەندوو چالاکوانن لە شاری هەولێردا دژ بە گۆشەگیری توندی سەر ڕێبەر ئۆجەلان دەڵێن ئەرکێم و تاکێکی کووردە لە هەر چوار پارچەی کوردستان دشی گۆشەگیری سەر ڕێبەر ئۆجەلان خەڵوێست نیشان بنا و دەڵێن گۆشەگیری سەر ڕێبەر ئۆجەلان قبول کراو نییە. پێمان وایە دەوڵەتی تورکیا دەبێ دان بەم حەقیقەتەیە بنێ نەتەوەیەک هەیە بە ژمارەیەکی یەکجا زۆر بە مێژوو بە کەلتور بە سەقافە لە تورکیا پێی دەڵێن کورد. دان بەم بوونەیە بنێ پێم وایە سەرەتایی کردنەوەی هەموو گرێچوەرەکانە بۆیە ئەلم دیدەوە من پێم وایە گۆشەگیرکردنی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان هیچ لە معادلەکە ناگۆڕێ. ئەگەر بە گۆشەگیرکردنی ئۆجەلان و کەسانی دی و هاوشێوەکانی قەزی کوردی لە بین بچێشتیوانە قەزی کوردی مادام نەتەوەیەک هەیە خاوەن کللتور و زمان و سەقافە و مێژووی خۆیەتی پێویستە لەسەر هەر چوار دەوڵەتەکە کە کورد بە سەریادا بەشکراوە دان بەبوونی ئەم نەتەوەیە بنێن دان بە مافە سیاسی ئابووری کۆمەڵایەتەکانیان بنێن. بۆیە ئێمە پێمان باش نییە ئەو کارە کارێکی باش نییە و داواشەکەین کە دەوڵەتی تورکیا ئەم واقعە بزانێ و بەڕێز ئۆجەلان ئازاد بکە نەک لە گۆشەگیری هەر یەکجاری ئازادی بکە بۆ خۆی ممارەسەی سیاست بکە لە چوارچێوەی فرەحیزبی لە ناو دەوڵەتی تورکیادا. بەڕێز ئۆجەلانش لە زیندان پێم وایە کاریگەری کەمتر نییە وەک لەوەی کە لە دەرەوە بوو بێ. بەگشتی گرنگە گۆشەگیری لەسەر بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بشکێندرێ و کۆتایی پێبێندرێ بۆی کە گرنگە تەوان بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان قیادەتی دیاری گەلەکەمانە و گرنگە ئەم گۆشەگیریە کۆتایی پێبهێنرێ و گرنگە بۆ گەلی کورد بەوەی هەم لە کاریگەری دەبێتە سەر ئاگربەستەکان لە نێوان پارتی کرێکارانی کوردستان و لە نێوان حکوومەتی تورکیا هەم نیەت پاچی حکوومەتی تورکیا ئەگەر بیەوێ نیەت پاچی هەبی دەبێ لەم بابەتانەوە دەست پێ بکە و ئەوەی چی بکرێ بۆ ئەوەی ئەم گۆشەگیریە نەمێنێ حتمما دەبی چین و توێژەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕۆشنبیران نووسەران چالاکوانان لە هەر کوێیەکی دنیا ناڵوێستیان هەبێت چالاکیان هەبێ ڕێیان هەبێ لەسەر ئەم بابەتە و تەنانەت ئەم بابەتە بە گرنگەوە سیر بکەن و لە دیدە بگرن و قسەیان هەبێ لەسەری و ئەمانە هەموو ئەمانە گرنگە کاری مەدەنیانەی بۆ بکرێ و فشار بکرێتە سەر وڵاتانی زلهێز سەر حکوومەتی تورکیا کە کۆتایی بەم گۆشەگیریە بهێنرێ. لا چارچەی کەمپینی ئازادی جەستەی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد لە عینەیساش بۆ ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان ڕێپیاوانێکی جەماوەری بۆ ڕێوەشە وڵاتیانی ناوچە عینیسا و کانتۆنی گرێسپی لەسەر داواکاری پێدا چونە مەیدانەکان بۆ ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان ڕێپیاوانێکی جەماوەریان ئەنجامدا. ڕێپیاوانەکە لە چارچەوەی کەمپینی ئازادی بۆ جەستەی ڕێبەر ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد بەڕێوە چوون. هاوسەرۆکی پێدەی کانتۆنی گرێسپی باسی لەوە کرد کە دەوڵەتی تورک بەدیلکردنی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان تەمەنی شەڕ و ئاڵۆزی لە ناوچەکە زیاد دەکات. هەر لەبەرەم هۆکارش گەل باوەڕی بە فکری ڕێبەر ئۆجەلان هەیە و بۆ فکرە هەمیشە بۆ ئازادی دیموکراسی لە بەرامبەر دوژمنان تێکۆشان دەکات و پێویستە ڕێبەر ئۆجەلان ئازاد بکرێ و گۆشەگیری هەڵبۆشێنرێتەوە. دوای کۆنگرەی گەنجان 60 کەس لەلایەن پۆلیسی تۆرکەوە دەستگیر کراوە لە دوایەوەی کە دوێنێ دەم پارتی بە بەشداری هەزاران ئەندام و لایەنگر
یەکەمین کۆنگرەی خۆی ئەنجامدا لە دوای تەواوبوونی کۆنگرەکە پۆلیس هێرشی کردە سەر گەنجان لە دوێنەوە تاوەکو ئێستا 6 کەس دەستگیر کراون. ئەنجومەنی گەنجانی پارتی یەکسانی دیموکراسی گەلاندەم پارتی لە ناوچەی ڕەزانی ئامەد بە دروشمی سەر لە نوێ ژیانەوەی گەنجان کۆنگرە یەکەمی خوان ئەنجامدا و دوای کۆنگرەکە لەلایەن پۆلیسەوە 6 کەس دەستگیر کراوە. هەروە و کەسانە دەست بەسەر کراون گواستراونەتەوە بۆ بەڕێوەبەراتی پۆلیسی ئامەد. بۆی کار نەکردن بە یاسای ڕۆژنامەگەری و یاسای بەدەستێنانی زانیاری هەروە پێشێلکردنی یاساکان ئازادی ڕادەربڕین و کاری ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستاندا تاتێ بەرتەسک دەبێتەوە ڕۆژنامەوانان تیرۆر دەکرێن یاخود دەڕفێنرێ بە تۆمەتی بێ بنەما بۆ هەڵدەبەسرێ. لە دوانمونەشیاندا ماوەی 62 ڕۆژە سلێمان ئەحمەد ڕۆژنامەوان و هاوسازی بەشی عەرەبی ئاژانسی ڕۆشنووس لەلایەن پارتی دیموکراتی کوردستان لە دەروازەی فیشخابوور و ڕفێنرا و تا ئێستای زانیارێک لەسەری نازانرێ وەڕێگە بە پارێزەرەکانی ناترێ سەردانی بکەن. ئاسا محەممەد ڕۆژنامەوان دەڵێ دەستگیرکردن ڕۆژنامەنووسان نیشانەوەیە ئازادی ڕۆژنامەگەری لە بەردەم پرسیاردا لە ڕووی نێودوڵەتی شۆ ناوبانگێکی خراپی بۆ هەرێمی کوردستان دروست کردووە. هەرێمی کوردستان بەڕاستی گەلەماوەی 30 ساڵی حکومڕانی هەرێمی کوردستانە من پێم وایە ئەبوو ئێستا ئازادی ڕۆژنامەگەری لە ئاستێکی زۆر باڵایە بۆیە بەڵام بەداخەوە ڕەنگە وانە بێت لەو ئاستەیانە بێت و کە لە کاتێکە ئێمە یاسای ڕۆژنامەنووسانمان هەیە بۆەوەی کە ڕۆژنامەنووسان بتوانن بە ئازادی ڕووماڵی هەواڵەکان بکەن و بە ئازادی ڕادەربڕنەوە پێم وایە لە هەر وڵاتێکشە ئازادی ڕاگەیاندن هەبێت ئازادی ڕۆژنامەنووسی هەبێت ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ فعال بن ئەو وڵاتە گەشە زیاترەکەواتە لە ڕووی دیموکراسی و پەرپێدانی دیموکراسی و بنەماکانی مافی مرۆڤ و موئەسسەسە بوون و دەوڵەتێکی ینی مەدەنی بوون زیاتر گەشاکات. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان لەو ئاستەیانە لەو ئاستەی پێویستیان نەبووە گەشەی نەکردووە ئەکرێ ڕۆژنامەنووس داکۆچی لێ بکەوە بتوانێت ئەم داکۆچیە بۆی بە عاملی خێر بشکێتەوە بۆ قەزەیەوە و قەزەیە چارەسەر بکە. بۆیە بەداخەوە لە چەند راپۆرتێکی نێودەوڵەتیشە ناوی هەرێمی کوردستان بەوە هاتو عراق و هەرێمی کوردستان کە بەڕاستی وەکو پێویست ئازادی بە ڕۆژنامەنووسان نەدراوە ڕۆژنامەنووسان دەستیان بە زانیاری ناگا ڕۆژنامەنووسان زۆر جار دەستگیر دەکرێن بەبێ ئەوەی کە مەسەلەن پێشتر بە یاسای ڕۆژنامەنووسان سزا بدەیان بەبێ ئەوەی کە دادگا ئاگادار بێتەوە و مامەڵی نەشیاو لەگەڵ ڕۆژنامەنووسا ئەکرێ بۆی ئەمانە هەمووی مەسەلەن پێم وا بێت لەوەیە کە ناسەقامگیری و ناموئەسسەسەی هەبێ ئەژین ئەگەر حکوومەت موئەسسەسەکانی لە ژێی خوا ئیش بکەن ئەکرێ ڕۆژنامەنووسیش بە و یاسانە مامەڵی لەگەڵ بکرێکە لە هەرێمی کوردستانەوە ئەکرێ بە تەواوی پانتاییەکە بۆ ڕۆژنامەنووس بۆی بتوانێت ڕووماڵی چالاکیەکانی خۆی تیا بکات. وەزیری سەرچاوە ئاویەکانی عێراق دەڵێ مەترسی قەیرانی ئاو کەمتر نییە لە ئاستی ڕووبەڕووبوونەوەی لەگەڵ داعشدا. ئاوەنزیاب وەزیری سەرچاوە ئاویەکانی عێراق لەبارەی ئەو ئاڵنگاریانەی کە لەبارەی قەیرانی ئاو ڕووبەڕووی عێراق بوونەتەوە لە ساڵی 2023دا لە باڵەخانەی وەزارەتی سەرچاوەکانی ئاو لە بەغدا لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا باسی لەو کرد سەرڕای بەردەوامی قەیرانی ئاو بەڵام بە ژیرانە کارمان کردە بۆ نێشتنی سەرپێچی و باشترکردنی گواستنەوەی ئاو لە شوێنێکە بۆ شوێنێکی تر هەروە توانیویانە بەسەرکەوتی وەرزی هاوین بە زیانێکی کەم تێپەڕێن. دەڵێن لە مانگی نیسانی ئەمساڵ لەگەڵ ئێران لێک تێگەیشتنێکیان هەبوو بۆ بەردانەوەی ئاوی ڕووباری سیروان ئەوەش دەستکەوتێکی باشی هەبووە ئەوشی خستۆتە ڕوو ساڵانێکە چوو نیشاندەکە عێراق بەرداوامە بۆ تورکیا بەمەسی گفتوگۆکردن لەسەر پرسیا و ئێستاش ئامانجانەوەی بگەنە ڕێکەوتنێکی دووقۆڵی بەڵام تا ئێستا نەگەشتنەتە ڕێکەوتن هەروە ڕێژەی ئاوی ڕووباری دیجلە باشە بەهۆی بارانبارین لە هەرێمی کوردستانەوە. وتەبێژی کۆمیسیۆنی باڵای هەڵبژارنەکانی عێراق ڕاگەیاندووە تا ئێستا 490 سکاڵان لەدەنگدانی تایبەت و گشتی وەرگرتووە. جومانە غەلای وتەبێژی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژارنەکانی عێراق لەبارەی ژمارە و سکاڵانی لە هەڵبژارنی ئەنجومەنی پارێزگاکان تۆمارکراوە ڕاگەیاندووە لە کاتی پەڕێوەچوونی هەڵبژارنی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بەشی سکاڵا و تانەدانی کۆمیسیۆن 155 سکاڵان لەدەنگدانی تایبەت تۆمار کردووە هەروە 188 سکاڵای دیکە لەدەنگدانی گشتی تۆمار کردووە و 78 سکاڵاش لە کاتی ژمارنەوەی دەستی دەنگەکاندا بووە. سەبارەت بە وەڵامدانەوەی سکاڵاکان ڕاگەیاندووە بە فەرمانی سەرۆکی دەستەی کۆمیسیاران سێ لیژنە لە بەشی یاسایی کۆمیسیۆن پێکەنرا بۆ سیرکردنی و سکاڵانە وەڵامدانەوەی سکاڵاکاران دەشڵی سەرۆکاتی لیژنەکە لە پارێزگاکانی بەغداد یا لە سەراحەدین و کەرکووک و نینەوە بە سەرۆکاتی ئەحلام جابری دەبێ کە ئەندامی دەستەی کۆمیسیارانە. دوای 10 ساڵ ڕۆژی 18 ئەم مانگە
هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکانی ڕاکچکە لە هەرێمی کوردستان ئەنجامدرا بە پێڕاگەنراوەکانی کۆمیسیۆن لە کۆی زیاتر لە 16 ملیۆن دەنگدەر 6,599,668 وڵاتی بەشداریان هەڵبژاردنەکەدا کردووە. ڕێژەی بەشداریکردنیش لە سەرجەم پارێزگاکانی عێراق لە 41 بووە. لە شاری سلێمانی مەراسیمی ناساندن و بڵاوکردنەوەی پەرتووگی دۆسیە ئەنفال لە دادگای باڵای تاوانەکانی عێراق لە نووسینی سالار مەحموود بەڕێوچوو کە لە دووتوێی 369 لاپەڕەدا باز لە دۆسیە ئەنفال و بڕێرەکانی دادگای باڵای تاوانەکانی عێراق دەکا لە مارجینۆ سایت. بە دوواداچوونم بۆ ئەو دادگایە گەیاندمی بۆ قەنەعەتەی کە ئەرشیفی میدیای کوردستان هەر 61 دانیشتنەکەی دادگای باڵای تاوانەکانیان نییە و ئەمە کەلێنێکی گەورەیە کە ئێمە کە دەرئەکەوێت کەم تەرخەمی تەواو هەیە لەم کەیسەدا. دادگای باڵای تاوانەکان لە عێراق کرایەوە بۆ چەندین دۆسیە لەوانە دۆسیە دووجەیل و ئەنفال و کیمیابارانی هەڵەبجە و ڕاکواستن و دۆسیەی قەتڵ و عامی بارزانیەکان و سەرنگونکردنی فەیلیەکان و چەندین دۆسیەی تر. بۆیە تەنیا لە دادگای باڵای تاوانەکان لە دۆسیە ئەنفال زیاتر لە 10,000 دیکۆمنت هەیە تا ئێستاکە بۆکو پێویست پشکنینیان بۆ نەکراوە. من بۆ خۆم هەوڵم داوە سەبارەت بەو 61 دانیشتنە خوێندنەوەیەکی